باسی کەرتێکی گرنگ دەکەم لە هەرێمی کوردستاندا کە لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا حکومەت زۆرترین بودجەی بۆ تەرخان کردووە. ئەماش بە مەبەستی پڕکردنەوە و هێنانەدی خواستی تەواوی کارەبا لە هەرێمی کوردستاندا. ئێستا لە هەرێمی کوردستاندا لە ڕێگای 14 وێزگەی جۆراوجۆرەوە کە بەشێکی زۆری ئەم وێزگانە بە غازی سروشتی کار دەکەن، کارەبا بەرهەمدێنێ کە بڕەکەی دەگاتە 3500 میگاوات. هەر ئەوەش نییە، ئێستا حکومەت هەرێمی کوردستان لەگەڵ کەرتی تایبەت دەیەوێت سوود لە وزەنیۆبەکان بوێنێت کە گرێبەستێک ئەنجام درراوە کە بە بڕی 1982 میگاوات سوود لە تیشکی ڕۆژ ببیندرێت بۆ ئەوەی کارەبا بەرهەم بێنێت. بە تەواوبوونی ئەم پرۆژەیە حکومەت هەرێمی کوردستان پێدەنێتە هەنگاوێکی نوێوە کە بە ڕێژەی 135 دەتوانێت کارەبا لە وزانیۆبەکان بەرهەم بهێنرێت. ئێستا حکومەت هەرێمی کوردستان بە تەواوەتی کۆنتترۆلی کارەبای کردووە، چونکە نزیکەی 1,800,000 هاوبەشی کارەبای هەیە و توانراوە تا ئێستا 1,400,000 پێوەری زیراک ببەسرێ. بەماش هەم دەتوانرێت کۆنتترۆلی خواستی کارەبا بکرێت لە هەرێمی کوردستانی، هەمیش بەشێک لە خەرجیەکان کەم بکرێتەوە. لە لایەکی دیکەوە هەرێمی کوردستان لە ڕووی کەرتی پیشەسازیەوە هەنگاوی گرنگی ناوە لەوانە کە دەتوانرێت پێداویستیە کارەبایەکان لە هەرێمی کوردستاندا پڕ بکرێتەوە. دەمەوێت لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتانە بکەم، بزانم ئاستی بەرهەمێنانی کارەبا ئێستا لە هەرێمی کوردستاندا چۆنە، ئەو هەنگاوە گرنگانی کە حکومەت هەرێمی کوردستان بۆ ئەم کەرتەی ناوە چییە؟ دەمەوێت لە بژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەم. توانای بەرهەمێنانی کارەبا لە وێزگەکانی هەرێمی کوردستان 3270 میگاواتە کە دابش دەبن بەسەر 14 وێزگەدا. ئەو وێزگانی بە غازی سروشتی کار دەکەن، پێکدێن لە وێزگەی ماز لە هەولێر و سلێمانی دهۆک 1300 میگاوات بەرهەم دەهێنن. وێزگەی کار توانای بەرهەمێنانی 850 میگاواتە، وێزگەی بازیان 450 میگاوات و وێزگەی ئەگریکۆ لە گەرمیان 120 میگاوات بەرهەم دەهێنێت. ئەو وێزگانەی بەکار و ئاوی کار دەکەن بریتین لە وێزگەی دوکان 45 میگاوات و وێزگەی دەربەندیخان 45 میگاوات. یەک وێزگەی تایبەت بە هەڵم لە هەرێمی کوردستاندا هەیە، ئەویش وێزگەی هەڵمی خەباتە، لە توانایدا هەیە 250 میگاوات بەرهەم بهێنێت. 5 وێزگەی بەرهەمێنانی کارەبا بە نەوتی ڕەش لە کوردستاندا وزەی کارەبا بەرهەم دەهێنن، لەوانە وێزگەی بەعەدرێ 130 میگاوات و وێزگەی پەنجاوێکی تاسلوجا 20 میگاوات بەرهەم دەهێنێت و وێزگەی 29 هەولێر و سلێمانی و دهۆک 60 میگاوات کارەبا بەرهەم دەهێنن. ئێستا دوایین هەوڵی وەزارەتی کارەبا ئەوەیە کە سوود لە وزە نوێبووەکان وەربگرێت. چەندین بڕیاری گرنگ لەو بارەیەوە دراوە کە هاوڵاتیان دەتوانن کارەبایەکی زۆر بە تێچوویەکی کەمتر بەرهەم بهێنن. کاکڕاوە دوایین ڕێنمایی وەزارەتی کارەبا و تایبەت بە بەشەکەی بەڕێزیشتان بۆ سۆلار بۆ وزەنیۆبووەکان چییە؟ مەسەن بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ڕاستە وەزارەتی کارەبا لەم دواییە ڕێنماییەکی دەرکرد. ڕێنمایەکە تایبەتە بە بەستنی سیستەمەکانی وزەی خۆر، سیستەمی سۆلار بە تۆڕی کارەبای نیشتیمانی. هەچ کەسێک هەج وڵاتیەک بۆ ماڵی خۆی بێ، بۆ کارگە بێ، بۆ باغ بێ، بۆ کاری خۆی بێ، بۆ ئیشی تایبەتی، بۆ کەرتی تایبەتی ئەتوانێت ئەو سیستمەی کە دایناوە یان ئەو سیستمەی کە بە تەمایە داینێت ئەتوانێت بیبەستێ لەگەڵ تۆڕی کارەبا. لە ڕێگەی ئەو بەستنە ئەتوانێت ئەو بڕەوزەی کە لە خواست و بەکارهێنانی خۆی زیابێت ئەتوانێت بیگەڕێنێتەوە ناو تۆڕەکە، ناو تۆڕی کارەبا. پەیوەری زیرەکیش کە وەزارەتی کارەبا بەستوێتی توانای ئەوەی هەیە کە هەردوو وزەکەی کە هاتووە و کە دەرچووە، یعنی ئەوەی کە بەکارهێنێت هاوڵاتی و ئەوەشی کە سیستەمەکە بۆی دروستەکە ئەو دوو وزەکە بنووسێت، یعنی بڵێن تەسجیلی کا لای خۆی و ژمارەکەی ئەداتەوە، بڵێن بڕەکەی ئەداتەوە بە فرۆشیاری وزەی کە هەیە لە وەزارەتی کارەبا، بەڕێوەبەرەتیەکانی کارەبا. فرۆشیاری وزە ئەو بڕە کارەبایی کە بەکاری هێناوە کە وەری گرتووە وەکو بڵێ مەقاسەیەکی پێەکە، بەمانای ئەوەی کە هاوڵاتیەکە با بڵێن ئەگەر 100 کیلۆوات ئەوەرێکی سرف کردێ لە مانگێک، لە هەمان کاتە خۆشی 20 کیلۆوات ئەوەرێکی داوەتەوە بە تۆڕەکە، ئەو
ئەو کاتە ئەو بەس پارەی 80 کیلۆواتەکە یان پارەی فەرقەکە ئەدا وەکووتمان مەقاسەیەکی پێکرێ طبعا ئەگەر بڕەکە زیاتر بوو ئەو بڕی پارەکەش کەمترە بێ بۆ هاوڵاتی. ئەمە تا چەند هاوڵاتیان هاتوون بەدەمیەوە؟ هاوڵاتی ئیستا لەم ماوەی ڕابردوو زۆر خواستی ئەم جۆرە سیستەمانەیە پرسیاریەکە هەوڵی کڕینی ئەیە کڕیویەتی بەکارهێنێ بۆیە ئێمە لەگەڵ ئەم خواستە زیایی کە لای هاوڵاتی دروست بووە ئێمەش لە هەمان کاتە ئەو ڕێنمایانمان دەرکرد و پەسەندمان کرد بۆی بتوانێت هاوڵاتی بڵێن سوودی لێوەگرێت. ئێستا هەیە ڕوویداوە حاڵەتە ڕوویداوە خۆی زۆر سیستم بەستراوە بەڵام لەبەرەوە ڕێنماییەکە تقریبان 2 هەفتەیە چۆتە بواری جێبەجێکردن پێ ئەچی هەتا بڵێن دابەشەکرێ بەسەر بەڕێوەبەراتی گشتیەکان و دوایی بەڕێوەبەراتی گشتیەکانیش دابەشەکەن بەسەر بەڕێوەبەراتی دابشکردن و لەوێەوە ئیشەکە کارەکە دەست پێەکە. حەزەکەم باسی پرۆسیجەری بڵێن ئەوە کەش بکەم چۆن هاوڵاتی بتوانێت ئەو معاملەکە دەست پێ بکەوەکو بە زمانی خۆمانەڵێ زۆر ئاسانە. ئێمە فۆرمێکمان دروست کردووە فۆرمەکە لە هەموو کوردستان وەکو یەک وایە لە بەڕێوەبەراتی دابشکردنەکانی کارەبا لە هەموو شار و شارۆچکەکان ئەبێت ئەو فۆرمە هاوڵاتی تەنانە دەچێتە ئەو بەڕێوەبەراتی دابشکردنەی کە نزیکە لە خۆی لەوێ فۆرمەکە پڕەکە بەس وەستڵی پارەی پسوڵەی پارەی کارەباکەی خۆی ئەبا لەگەڵ خۆی لەوێ چەند زانیاریەکی بۆ پڕەکەنەوە موعدێکی بۆ دانێن کە کەشفێک بێت لە دابشکردنی کارەبا و بۆ سەر سیستمەکەی دوای کەشفکردنەکە طبعاً ئەو کاتە بێ سیستمەکە دانرا بێت و بەسترا بێ دوای کەشفەکە ئیتر معاملەکەی دەست پێکە و زۆریش هەوڵمان داوە کە بە کاتێکی زۆر کورت ئەو معاملەیە تەواو بێ و هاوڵاتی بتوانێت استیفادە لەو مەقاسە و ئاڵگۆڕی وزەیە. تایبەت لە هەرێمی کوردستان هەموو هەوڵی وەزارەتی کارەبا و حکوومەت ئەوەیە کارەبای 24 کاتژمێری بۆ هاوڵاتیان دابین کات هەوڵەکانیش بۆ ئەم بابەتە بەردەوامە بەڵام شێوازی بەکارهێنانی ڕێگا چارەی دیکە هەن کە هەم دەتوانی وزەی زیاتر بەرهەم بهێنێت. هاوبەشانی کارەبا لە هەرێمی کوردستان جا چ ماڵەکانن کۆمپانیاکانن کەرتی تایبەتن ئیلا ئاخیری شێوازی بەکارهێنانەکەی تەندروستە؟ سەرەتا بەکارهێنانی ئەو هاوبەشانی خۆمان چونکە سیستەمێکی نوێدانەنراوە خەڵک لەسەری ڕابێ هەرەوە شێوازە کۆنەکە بووە لێ پرسیینەوە نەبووە کۆنتترۆل نەبووە هەڕەمەچی بەکار هاتووە ئەجیزەکانی ناوماڵ کەلوپەلەکانی ناوماڵ هەروەکو نظامی قەدیم بەکارێنێناوە خان و دروستکردنە هەروەکو قەدیم هەر ئێستاش وەکو کۆن دروست دەکرێتەوە یعنە تۆزێک کوالیتی ئیشەکانمان وەکو ئێستای سەردەم نییە بۆی بەکارێنانی وزەی کارەبا بەپی پێویستی بەکاربێنی ئەمن ئێستا حالیان بە باش ئەو ڕێگەی خەڵک ئێستا بەکاردێنی باش نییە. باشەی خەڵک خانۆکان چۆن دروستکانی بەچێ کەرەستەکانی بگۆڕەیە دیزاینەکەی بگۆڕێ دەگۆڕێتە سەر دووش تۆ دەتوانی لە دروستکردنی سوود لە شێوازی نوێ وەرگیری بۆ نمونە دەتوانانی عەزلیکەی لە عەزلکردن دووشتت بۆ سوود لێ وەردەگری هەم لە زستان هەم لە هاوین چکە تۆ کارەبا زۆرە پێویستیەکە لە زستان و لە هاوینە بە تایبەت زستان چکە دەگرێتە تقریبان 7000 مێگاوات تۆ پێویست بەوەیە کە عەزل بکەیت کە عەزلت کرد سەرمایەکی زۆر نایەتە ناو ماڵەکەت پێویست بە گەرمکەرەوەیکی زۆر نییە بەکارهێنانێکی زۆری گەرمات پێویست نییە کە گەرمکەرەوەکی کارەبایەکی چکە کارەبا زۆر بەکارهێنانەکانمانی گەرمکەرەوەیە و فێنکەرەوەی زیاتر حالیان ئێستا شتی نوێ هاتووە فێنکەرەوەی نوێ هاتووە بەڕێی ئینڤێرتەر بڕی پاوەری بەکارهێنانی کەم دەکاتەوە ڕەنگە تۆزێک نرخی زیاتر بێ بۆ خۆت بۆ ماڵە سەحب ماڵەکە نرخی زیاتر بێ بەڵام لە درێژمەودا ئەو نرخێت بۆ دەگەڕێنەوە چکە تو پارەی کارەبا کەمتر دەدەی دوایی ئەوە تەسیرێکی زۆری هەیە لە کەلوپەلەکان. تایبەت بە بازاری هەرێمی کوردستان چاڵێک پەیڕەوی بابەتێکەکەیش بازاری ئازادە لە کۆمەڵێک وڵاتەوە کەرەستە پێداویستە کارەبایەکان هاوردەی بازارەکانی هەرێمی کوردستان دەکرێن جار لێ وڵاتە ئەمە تا چەند باشە بۆ ئێمە یا تا چەند زیانی داوە سوودی هەبووە؟ خۆی بازاری ئازاد شتێکی زۆر باشە چکە دەبێتە هۆی منافەسە لە بینی کۆمپانیاکان بەڵام لە کوردستان بەداخەوە کۆمپانیاکان هەر کەسە و دوکانێکە کۆمپانیاش نییە لە ڕەنگە کۆمپانیانە بە دوکانێکە بە پێی کوالیتی خۆی داوا دەکەبوونە لە وڵاتێکی وەکو سین بە پێی داواکاری خۆش ست بۆ دێنێ ئەوە شتێکی زۆر خراپە بۆ نمونە تۆ کوردستان حکوومەتی خۆمان دەزانێ
مشکلی کارەبایەکەمان لەوەیە کە تۆ پاوەرچی زۆر بەکاردێنی لە ڕۆژانە دەتوانێت ئەوە بکاتە ستانداردێک لە داخلکردنی ئەو کەلوپەلە کارەبایانە ئەو ئامێرانی کە کارەبای زۆریان پێویستە یان نەهێندێن یا کەم بکرێتەوە پاڵپشتی ئەو ئامێرانە بکرێتن ڕێبەوانە بدرێت کە کارەبای کەمتر پێویستە بۆی تۆ خۆ وەزعی کارەبای خۆت بەرەو باشتر ببیت. گرێبەستی وزە نوێبووەکان لە کابینەی نوێم لە ڕێگەی سێ کۆمپانیای ناوخۆیی لە هەولێر و سلێمانی و دهۆک ئەنجام دەدرێت. سەرجەم گرێبەستەکان لە توانایاندا هەیە 1928 مێگاوات وزەی کارەبا بەرهەم بهێنن. سەرەتاش 75 مێگاوات بۆ هەر سێ پارێزگاکە لەگەڵ تەوابوونی ئەم پرۆژانەی بە ڕێژەی لە 35 هەرێمی کوردستان پشت بە وزە نوێبووەکان دەبەستێت. تۆڕی کارەبای هەرێمی کوردستان تۆڕێکی هاوبەشە کارەبا بەسەر پارێزگاکان دابەش دەکات. دوایین هەوڵی وەزارەتی کارەبا دانانی سیستەمی پریپەید بوو لە هەندێک شوێنی دیاریکراوی پارێزگاکان وەک تێست کارەبا بە شێوەی 24 کاتژمێری دابین دەکات لە هەمووی گرنگتر بۆ وەزارەت کۆنتڕۆڵکردنی خواستی کارەبایە. بەرهەمهێنانی کارەبا لە هەرێمی کوردستاندا چەندە گرنگە بەکارهێنان یاخود ئامێرە کارەبایەکانیش هێندە گرنگە. لە هەرێمی کوردستاندا ئێستا ژێرخانی ئابووری هەنگاوی گرنگی لاوە لەوانەش کەرتی پیشەسازی. ئەمە کارگەیەکی بەرهەمهێنانی پێداویستە کارەبایەکانە لە هەولێری پایتەخت کە بەرهەمەکانی بۆ تەواوی پارێزگاکانی عێراق دەنێرێ کە گرنگترینیان بۆردی کارەباییە و کویسک و وێزگەی کارەبایی گەڕۆکە کامانە پێداویستێکی سەرەکین بۆ کارەبا بۆیە گرنگە یانیش ئەو هاوڵاتیانەی کە کارەبا بەکاردێنن ئامێر و پێداویستە کارەبایەکان زۆر گرنگە. ئێستا لە هەرێمی کوردستان بە کوالێتێکی زۆر باش بە ستافێکی ناوخۆیی و ئەندازیاری ناوخۆیی توانای بەرهەمهێنانی بەشێکی زۆر لە پێداویستە کارەبایەکان هەیە. دروستکردنی بەشێک لە پێداویستیە کارەباییەکان بە توانە و هێزی ناوخۆیی ڕەخسانی دەیان هەلیکار بۆ گەنجانی ناوخۆ گەواهیدەری ئەوەیە کە ئەو کەرتە هەنگاوی گرنگی ناوە بەڵام تا ئێستا هەندێ ئامێری کارەبایی هەن کە بوونەتە زیان بۆ سەرتۆڕی نیشتیمانی بە تایبەتی ئەو ئامێرانەی بۆ خۆگەرمکردنەوە بەکاردەهێنرێت. لەلایەکی دیکەشەوە بەشێکی زۆر لە هاوڵاتیان سیستەمی سۆلار بۆ ماڵەکانیان دادەنێن و سوود لە وزەی خۆر دەبینن بۆ بەرهەمهێنانی کارەبا. ئەوەل ساڵمە دەست پێ کرد بەری 10 ساڵ 2013 وی وەختی کەس نەزانێ و خەلک هەکوت بێژن تشتێکی نەبۆش بۆن دیت بوو شبەر ئینۆرە شەمسی هەکو چێکری لەسەر شۆڕۆ رد فعلێکی نەباش بوو دەفۆن بەس پشتی وێ ساڵ بە ساڵ بە ساڵ نە نوکە خەلک گەلک پرسیار کرد و گەلک هەکوت بێژن منظومة سولار سيستم جريدت الخاني الشركة البسطانة قلق يعني كدعمك يا باشا خاصة آخر تشتبري دهروش قوتي هاتشي سولار سيستم جريدت دي هيتا وزارة كهرباء دي بوي نيفيسن وتشيت تصدير كتبو شبكة أفتشتكي دعمك حقيقية بس دعمك دي هيكية البغدايو فكري مبادرة البنك المركزي العراقي بينه أفا بو همو عراق بو هريمي وبو بغداد بو همي بو خاني حتى 18 مليون بو بنسول وبي فايز بي ربا أفا تشتكي مهمة أم بسلماني نام همي تشتكي مهمة بي فائدة شو لوي 1.2% ايك شاري حدو هر صال او نا رباية او هكود بيجن مصاريف إدارية لبازار خەرید ممچینە خۆشمان هەر وەختی زارە سەرمان لێ شێوایە لەبەرەوەی هەزاران
مۆدیل و شتێک کە خەرک دێ نازانین لە چێ بکڕی تەوان دەستە هەر مەحەلەک و هەر جێیەکیش باسی چ دەکات دەری من کوالیتێ و ئیمن زەمانەتیەوەیە بەس تەمعان ئینسان بەخۆی چییە ئەوانەی کە دوکاندارن ئەوانەی کە تازیرن دەینن خۆیان دەبی کوالیتی کۆنتترۆل بن خۆیان مەحاسەبەی زەمیری خۆیان بکەن ئایا ئەو شتەی دەدەنە ئەو خەرکە تەواوە یان تەواونە وەلو ئەو ئیشە زیاتر لەسەر حکوومەتە لە بەرەوەی حکوومەت دەتوانانی لە پرۆژەکان لە ئیشەکانی خۆی ئەگەر بینی مەوادەکان وەک کاتی خۆی لەمە لە زمانی زوو لە زمانی حکوومەت مەوادی کارەبای ئیستراد دەکرد لە ئێمکەی لە ئۆسرامی هەبوو فلیپسی هەبوو ڕوا بکە ئێستاش لەگەدابی خەر کە دەزانی گلۆبەک 10 ساعت دو ساریش دەکرد بەس بە نسبەت کوالیتی و خەرچیش بەڕاستی دەبی زۆر ئیحتیمان بە کارەبای بدێت لە بەرەوەی زۆربەی شۆرتەکانی خەرک لە شۆرتی کارەبای دەست پێ دەکات ئەهەمشی وایەرەکە سلکەکە کە نوعاز نەبی گەرم دەبی کە گەرم بوو دەتاوێتەوە دەکەوتە سەر ئێستا زۆری خەرک ڕایەخەکانی کومبارە خاستن زستانان هیتەری لەسەر هیتەرەکانیش کوالیتی نییە ئەگەر پلاکانیش کارەبای کوالیتی بی کە هیتەرەکە کوالیتی نییە وایەرەکەی نووسرا 1.1 و بڕوا بکە 0.75 ئێستا لە ژوورێک خانوو هەیە تەدانەی دادنێ خانووشەیە ئەمن دەزانم 50 دانەی لە ژوورێک بەستیا ئێوەڵا ئەوە زیادە و سەرفی کارەبایە و وایەرەکان سلکەکان گەرم دەبی و زیاتر سرف دەکا ناوەڵاوە زۆرم بە زیادە مەصرفی دەبینم کارەبای لێرە. گرنگترین ئەو هەنگاوانە چین کە وەزارەتی کارەبا ناوێتی بۆ باشتربوونی دۆخی کارەبایە بۆ ڕێخستنەوەی کارەبایە بۆ وەرگرتنەوەی قەرزەکانیەتی ئەمڕۆ لە دنیای بەڕێوەبردننی وزەیە ئەوەی کە زۆر گرنگە هەر جارکردنی بەرەمهێنان نییە بە ئەندازەیەوەی کە کار دەکرێت لەسەرەوەی کە کۆنتترۆلی خواست بکرێ و وزەی کارەبا بەڕێگە زانستیە دروستەکەی خۆی بەکاربێ واتە بۆ وەزیفە ئەساسیەکەی بەکاربێ کە کارپێکردنی ئامێرە کارەباییەکانە و پرۆژەکانی ئاو خەسەخانەکان شوێنە گرنگەکان ئەوانی کە هەیە و ناکرێت بە شێوەیەک وزەی کارەبای لێ ببڕێ ئەوانە بە بەردەوامی ئێمە کارمان لەسەر کردووە. ئەوەی کە ماوەتەوە ئێمە لە ڕێگەی پرۆژەی پێوەریزیەکەوە کارمان لەسەر کۆنتترۆلی خواستە کرد بۆ چۆنێتی بەکارهێنانی وزەکە لە کاتێکە ئەو قەیراندارایی کە لە هەرێمی کوردستان هەبووە چۆن کاریگەری هەبوو لەسەر حکوومەت لەسەر وەزارەتی کارەبا بۆ جێبەجێکردنی پلانە پرۆژەکانی هاوکات کاریگەری هەبوو لەسەر هاوبەشانی ئێمە کە نەتوان کارەبا بن. قەرزەکان زیاترە لە تریلیۆنێک و 261 ملیارد دینار کە بەڕاستی ئەمە بڕێشی گەورەیە و ئەگەر ئەم پارەیە لە ماوەیەشی قیاسیە ینی مەرجنیە بڵین بە مانگێ دوو مانگتان لە ساڵێکی شاگە گوەڕێتەوە بە حکوومەت کاری گەورەی پێدەکرێت تەنیا لە ساعاتەکەی کاری گەورەی پێکرێت نەک هەمووی بەڵام ئێمە چەند هەنگاوێکمان ناوە بۆ ئەوە بەڕاستیە هەمیشە وەزارەتی کارەبا بارودۆخی دارایی خەڵکی لە بەرچاو گرتووە و ئەوەی لە توانای وەزارەتە هەبوو بێ و بە توانای حکوومەتی شۆکەداوە لە سەرۆکاتی ئەنجومەنی وێستدان کردووە کە بارودۆخی دارایی خەڵک و ئەو قەیرانین کە پیاتیاپەڕین لە بەرچاو بگیرێ. جەنابتان ئاگادارن وەکو ڕاگەاندن کە ئێمە لە 115 لێخۆشبوون چەند جارێک نوێکرایەوە کە ئەوە دەسەڵاتی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بوو و مەوزوعی با بڵێن گەڕانەوەی قەرزەکان بە شێوەی قست بۆ هاوبەشی ماڵان بە تایبەتی بە بەردەوامی کار ئاسانی کراوە و ئێستاش ئەم دەقەیەکە ئێمە قسەکەین ئەو قستە هەر بەردەوامە. هەموو ئەمانەش کە باسم کرد ئەمە نییە هاونیشتیمانیانی خۆشەویست هاوبەشانی کارەبا کەناڵەکانی ڕاگەاندن هەموو لایەک ئەومان لێوەرگرن کە ئەمانی کە ئێمە گەڵێن کارەبا دۆخی زۆر باشە و بەیانی ئەبێ بە 24 کاتژمێر ئەمانە هەموو بە پرۆسی تەکنیکین و پێویستی بە کاتە و پێویستی بە پارەیە بە هەنگاو ئەڕوا گرنگ ئەوەیە ئێمە ئەزانین کە دەرئەنجامەکان چۆن دەبێت
هیوادارین کە هاوبەشانی کارەباش چاوەڕێی دەرەنجامەکانی بکەن و ئێمە لە وەزارەتی کارەبانەوە چاوین ڕۆژانە بیرەکەینەوە و کارەکەین بۆ خزمەتی ئەوان. کاکوبێت ئەوەی کە بۆتە زەخت یاخود لۆدێکە لەسەر وەزارەتی کارەبا بەرهەمێنانی کارەبایە بە تێچوویەکی زۆر و فرۆشتنەوە بە هاوبەشەکانی بە بڕێکی کەم ئەم بڕەت چەندە جیاوازەکەی چەندە؟ لە ڕاستیە ئێمە قسەمان لەسەرەوە زۆر کردووە هەندێک جاری ینی خەڵکمان گوێ لێ بووە ینی شارەزاییشی لە وزەنیە ینی لە زانستی وزەنیە لە کارەبانیە ڕەنگە بڵێم ینی جۆرێک لە هێرش کرد سەرمانەوەی کە چۆن ئەم بەچی پێوەرێک چۆن کاکە پێوەەر زۆر ئاشکرایە خۆم ڕۆ دنیا زۆر بچووکە ئەم کەسێکە توانێت لە مۆبایلەکەیەوە سێرچی هەموو دنیا بکە بزانن نرخی کارەبا تێچووی نرخی کارەبا لە دنیا بە چەندە و لە هەرێمی کوردستان بە چەندە و لە فرۆشتنەوەی کیلۆوات ئەوەرێکی کارەبا لە دنیاە بە چەندە و لای ئێمە بە چەندە. ئێمە لە هەرێمی کوردستان بە هەموو فاکتەرەکانی کە هەمانە دراسەمان کردووە لە ماوەکانی ڕابردوو تا نزیکی 170 دیناروانە بوونێتەوە تێچووی 1 کیلۆوات ئەوەر داوامانە بە هاوبەشەکانی خۆمان بە لە ڕێنجی خوارەوە بە هاوبەشانی ماڵان مەبەستمە بە 15 دینار و بە زیاتر لە مەخیانەوە بوو لە نرخی دۆلار دینارەکە بوو بە 8 دینار. تێکڕای ماڵێکی مامناوەند و سەر و نەختێ مامناوەندیش ناچێتە 30 دینار 35 دینار لە کاتێکە ئێمە لە وەزارەتی کارەبا بە پێی ئەو داتایانی کە کۆمان کردوێتەوە هەندێک جار 100 دیناریشمان تێپەڕاندووە جار هەبوو کۆتە بچۆتە 170 دینار. ئەگە تۆ 100 دیناریش حساب بکەیت کابرا بە 30 دینار بێن 70 دینار پڵپشتیم کردووە. یعنی کەواتە هەموو هاوبەشیشی کارەبا ئەگە تەجاوزی بەکارهێنان نەکا بە شێوەیەکی نادروست بەشەکانی سەرەوە ینی زۆر نەچێتە ڕەنگی 40 و 50 و 100 و ئەوانەوە لە سیەکانە بمێنێتەوە کە بەکارهێنانێکی سروشتێ بۆ هەموو ماڵێکی ئاسایی ئەوەندە ئەکەوێت کەواتە لە ساحەفتای پاڵپشتی ئەو وزەیە دەکرێت. کاکومێت من بەڕنامەکەم بابەتێکی دیکە لە خۆ دەگرێت کەویش کە بەرهەمێنانی کارەبا لەلایەک و بەکارهێنانی پێداویستە کارەبایەکانە لە هەرێمی کوردستان لەلایەکی تر من لەگەڵم پرسیارە لە بەڕێستان کەم پێداویستی کارەبایەکان جا چه ئامێرن چه هەر شتێکن کە بۆ لە چوارچێوەی پێداویستی کارەبا چەنە کاریگەری هەیە لەسەر کەمکردنەوە زیادکردنی کارەبا یاخود بەکاربەر بە فیڕۆچوونی کارەبا؟ پرسیارێکی بەجێیە زۆر قسەمان لەسەر کردووە بەڵام دەرفەتێکی باشە زیاتر ڕوونی بکەنەوە. وزەی کارەبا دەبێ بەکاربێ بۆ ئەو ئامێرانی کە ئیلان میلان بە کارەبا کار دەکەن هیچ دەرفەتیشی تێدا نییە. بە نمونە ئامێرەکانی ناوماڵ ئامێرە گرنگەکان یا ئەو شوێنانی کە هیچ سەرچاوێکی تر قبوڵ ناکە ئیلا کارەبانە بێ واتە بەکارهێنانی کارەبا بۆ ئامێرە گەرمکەرەوەکان. تەنانە لەناو ئامێرە گەرمکەرەوەکانە ئامێری گەرمکەرەوەی زۆر خراپ هەن کە وەکو هیتەر لەبەری ئۆتۆماتیک ناکا و بەردەوامی فشار لەسەر سیستەمەکە دروستەکە. بۆیلەر و هەندێ ئامێری تر ڕەنگە بڵێم هیچ دەسەڵاتێکی تێدا نییە و ئامێرێکی باش شەرەوەیکە ئۆتۆماتیکەکە. گوڵەکەی ئەوەش بوو بە شێوەیەکی وا بەکاربێنی کاتێک کە پێویستی بە ئاوی گەرمە بەکاریبێنی دوای توانی ڕایگری. بەڵام ئامێری گەرمکەرەوە بەردەوامەکان وەکو هیتەر و ئەوانە کە ئۆتۆماتیک ناکەن ینی فشارێکی بێ ئەنداز لەسەر کارەبا دروستەکەن لەسەر تۆڕی کارەبا دروستەکەن و خەسارێکی گەورەیە بەرامبەری وزەی کارەبا. تۆڕی کارەبای نیشتیمانی لە هەرێمی کوردستاندا تۆڕێکی هاوبەشە بەڵام بەپێی خواستی پارێزگاکان جیاکراوەتەوە. بۆ نمونە پارێزگای هەولێر بە ڕێژەی 148 کارەبای نیشتیمانی بەردەکەوێت. پارێزگای سلێمانیش بە ڕێژەی 128 و پارێزگای دهۆکیش بە ڕێژەی 124 و ئیدارەی گەرمیانیش بە ڕێژەی 105. لە دوو وەرزدا خواست بۆ کارەبا زۆر زۆرە لە هەرێمی کوردستانە لە هاوین و زستانە بە دیاریکراویش لە زستانە چونکە ئێستا ئاستی بەرهەمێنان لە هەرێمی کوردستاندا نزیکەی 3500 مێگاواتە بەڵام لە زستاندا ئەم ڕێژەیە بەرز دەبێتەوە بۆ دوو هێندا کە دەگاتە 7000 مێگاوات. حکومەتی هەرێمی کوردستان زۆرترین بڕەپارەی بۆ ئەم کەرتە تەرخان کردووە چونکە تێچووی بەرهەمێنانی وزە لە هەرێمی کوردستاندا زۆری تێدەچێت وەک لە کەرتی تایبەت
بە نمونەیەکی سادەتر پێتان بڵێم ئەگەر ماڵێک لە هەرێمی کوردستاندا 4 ئەمپێری مۆلیدەی ڕاکێشابێت مانگانە دەبێت بڕی 50,000 دینار بدات بەڵام بەپێی ئەو پێوەرەی کە حکومەت یاریێمی کوردستان و وەزارەتی کارەبا بەستوێتی کە 40 ئەمپێرە بانگانە لە نێوان 15 تا 20,000 دینار لە هاوڵاتیان وەردەگیرێ ئەم بڕاژ زۆر کەمترە لە بڕی ئەو تێچووی کە حکومەت یاریێمی کوردستان بۆ کەرتی کارەبای تەرخان کردووە.